خازنم نوتاو نوتی گەڕگاو ئەو پارێ مازی عێبێنە مۆلی دەکەوی وش بۆ نهات قال مرها وقال مرها وغازة لا موچە بزان هات موچە لا من خۆم قساکەم دەواز بێن دەلات بۆ منیش گڵۆپانشتا کردین بۆ منیش من ئازادم بۆ منیش وەی سەرم وەی باو کەڕۆ سەرم چی سەرەبەر چی کەو ئەوە چی ئەمە نەقساکەی بەدەم خەوەوە وەی خەوێکی زۆر سەیرم بینی چی بوو خەوە وەی سەرم لۆریەکی زل هاو پڕ بوو لە برنجی سامان خەڵکەکە ئەمەنە زۆر بوو سەرەی بۆ گرتبوو نانێش بیخاتە دوکانەکەەوە هاوارە کرد بۆ منیشتم بۆ منیش یاک فەردەی هەڵابەر تەپڵی سرم کەو وەی پارەکەشم نەیە برنجەکە برنجی چی بوو؟ برنجی سامان بوو خڕەکەی ئەوە ئێوارە ئەمەنە و خوارد ئەوە نەبوو زۆرم خوای نۆکاوکە بوو ئەوە چیەکەی بە خەبەری؟ وەڵای تر چی بکەم خەبەرم بۆ وانێتر بزانم فەیسبووک هەواڵێ شتی و چی بەیان بەدەم خەوەوە هاوار دەکرد ئازادی ئەوە لەوانەیە خەوم بە ڕاپەڕی نوشتی واو نازانم ئای خۆشتم ئازاد بووم نازانم وەڵا لە چی بینی هەڵێم بەیان ئێوارە کۆمەڵی قسە بۆ کردم بۆم تەواو ناکەی نەوەڵا بۆ تەواو ناکەم بۆ وەڵا زۆر عاجزم لێت بۆ لە من هیچی مڕقی دنیام لەوەیە کە قسەی شتێک مەوزوعێ بگێڕمەوە بۆ یەکێک وەنەوز بە باوێشک بە چاوی ئاوا تاکە و تاک دەرچێ ئەوە چییە وەڵا قەت قسە بۆ ناکەم دەمەوە دووە ئیترەوە هینانی ئێوارە بوو خواردم ئەو برنجی سامان خوارە ئاوا بەدەست خۆشە خۆی بەدەست سەحیشتریشە ئەڵێم زەریف دەقسەکانم بۆ تەواوکە با بە تێکەڵ و پێکەڵی و سەرە و خواری بۆ خەڵکی نەگێڕمەوە ڕێک و ڕازڕاشکانە بۆم بگێڕەوە و تەواو بزانم بۆ شوون نەکرد ئای بەیان وەکو بۆم گێڕایتەوە ئەها تەمەنم ئاوا 30 ساڵ بەرەو ژووتر بوو لەو ساڵانەیە دایکم عەمدی خوای کرد و باوکیشم عەمدی خوای کرد خوا ئافیان کە خۆش بی یاخوا لەگەڵ مردووی هەموو حازرێ ئەتر منش کچی بچوو بووم خوشکەکانم هەموو شویان کردم منش بە تەنیا لە ماڵی باوکم مامەوە وەڵای تر خوشکەکانم هەریاون بۆ شوو ناکەی دەشوو بکە منش وەڵڵاهی ئەموت بۆ خوای تاقەتم نییە وامەوەت ئیتر نازانم هیچ بڕیارم نەیابوو کە شوو بکەم ئەوان ئەیان چی تۆ ئەو چی ئەوانە ئەو شوو بکە منژە ون ئەو شوو بکە نە هەروە بۆ شوو ناکرد وڵای بەیانگیان بەخوا داواکاریشم هەبوو داواکاری چاک ئەسڵ زایە خانەدان ئەسڵی شار شەهادە کاسبکار
ئەمانە هەموو هاتن بۆ داوام بەخوا کەچی هەرم ونەک ئەوکو دوعام لێ کرا بخوا ئەو پیاوانە نییە ئەها ئەوکو چیە هاتنە بەرچاوم دابا و داجان وەکو دوعام لێ کرا بێبەیان ئەی باشە ئەی ناڵێن دڵهینە بەسەر هەموو هینێکەوە نیشێتەوە وەڵام من دڵم هین نەبوو بەسەر هیچ شەوە نەنیشتەوە بۆ باشە بەیان چ شتێک تەسیری تێکرد بووی ئەم پیاوانە و ڕەفزە کردەوە و نەتەویستن هیچی بیرم لێ کردەوە وەختی خۆی لە گەڕەکە کچانی گەڕک هەموو وەکو خۆشەک وا بووین پێکەوە بووین ئەیتر لەبەر ئەوە من هینم کرد لەگەڵ کچەکان ساڵ ڕۆشت و هات و ڕۆشت ئەمان ڕۆشتن دوانیان چوو بۆ خارج و یەکیان چوە شارێکی تر دوانیان چوو نەگەڕێکێکی تر بەس ئەو کچی ڕەفیقم مایەوە کە زۆر نزیک بوو لێمەوە پێکەوە بووین پێکەوە خوێنمان تەواو کرد و پێکەوە بڕیارمان نا چوینە زانکۆ یەکەم ساڵی زانکۆ پێیان کچە کوڕێک عاشقی بوو چ عاشقێک یعنی ئەو گوو لەیل و مەجنونە ئەم دوانە ئاوا وەکو چەسم پێکەوە نووسابوون 4 ساڵ هەزیان لە یەکتر ئەی داوەشە تۆ نەوتوانی حەز لە یەکێ بکەی لەو زانکۆیە کوڕە دەواز لە من بێنە اینجا وەڵا ئەم دوانە زانکۆیان تەواو کرد و بۆ خۆیە کچە شووی پێکرد کە بەخۆش هەچەند کێشەشیان هەبوو کێشەشیان هەبوو بەڵام ئیتر کێشەکە حل بوو وەڵا شووی پێکرد و ماڵێکی جوانیاندا ناو پێکەوە بۆ خۆیان خۆشبەخت بوون زۆر ئەرەوە ئەم خۆشبەختیە هەتا 3 مانگ بڕی کرد چی بوو؟ دوای ئەو 3 مانگ سەفەریان کرد؟ هەر وەک ئاگری قورەت کاگەیە بووە خۆی هەڵوایە ئەو ماڵەوە سووتان نەسووتان ئەو دوانەی لە یەک کرد ئەو چەسپە لە یەک بووەوە ئیتر هەردووکیان جیابوونەوە ئەوە ڕۆی بۆ ماڵی باوکیش ڕۆی ماڵی باوکی تر خانە چۆڵ و هۆڵ ئەو چەسپە خراپ نییە بەدەستیانەوە ئێستا ماوەتەوە تۆش هەر لە قسەی زلەی یابێ چەسپی چی خۆشەویستەکان ئەوە نەبوا بەقووەت بوو یعنی بێ یەکتری ئیداریان ناکەن ئەی باشە خۆی بڕیاری ناوە شوو بکا بۆ کوڕا خۆڕێگر نەبوون ماڵی باوکی وەڵڵا تۆزە مشکلیان هەبوو بەڵام بە بڕیاری خۆیان ئەی چۆن ئاوە یەکسەر 3 مانگ جابوونەوە یعنی 4 ساڵ لە یەکتری نەگەیشتن بەو 3 مانگە لە یەکتری گەیشتن ئەڵێ چی نازام کێ هاتە بەینیانەوە ئەم دوانەی کرد بە دوژمنی یەکتری ئەوەی وسی ئەوەی و پیاس ئەوەی و نابێ بچی دەرەوە ئەوە بنە هەرچ بە دەرەوە یعنی وان من هەر تەعجوبم یعنی هەر بە تەواوەتی وازیان لە یەکتری واوی تر ئەخیرە ئەمە 6 مانگی خایات دوایی تر حاکم دادگای تەلاقیان ئەی باشە بەیان تو واز لەوان بێنە خۆ تۆ ئەگەر ئێستا یەکێک داوات کا لە تەمەنی خۆتە خۆشەویستی نەبێ هەر بە سوودفە ڕازیە بیپی وەڵی بەیانگیان ئەگەر عەقڵی ئێستام جاران بووە عەقڵی جاران ئاوا نەبوومایە ئێستا دانیشتوم بیرەکەمەوە ئەڵێم خۆزگەم ئەو عەقڵی ئێستام هیچ جاران بووە ئاوا نامامەوە بەڵام بڕوا بکە چی وای لێ کردم بە زۆری ئەو کچی ڕەفیقم هەر شوم لەبەر چاوکە و پیاوم لەبەر چاوکە وتمامە ئاوا هێش و ماڵ و مناڵ چاوە لە هەزارە دوانی وا ڕووبات ئاوا بە سوودفە هینەکە ئینتر تۆ بۆ ژیانی خۆین کردو وەڵا ئێستا جیایە بەیانگیان ئێستا جیایە یعنی ئەگەرێکێکی باش بێت و لە من تێ بگاو پێکەوە سەر بنین بەسەر یەکتریوانە بۆنە ئەی باوکو من ئازاد بێ بەیان ئەوە بیرم کەوت تۆ 15 ساڵە شوت کردووە بە ئازاد پێم بڵێ ئازادی تۆ لە ماڵەکەیان چۆنە ها چۆن تۆ با باسی شۆکەی خۆمێ بۆ بکەم ئەنجا باسی ئازادیەکەمێ بۆ بکەم ئێدە باشە هەر لە هەوڵەوە بێ بۆم بگەڕێتەوە دەی گوێ بگرە من لە 3 تەوەستە بووم لە 3 تەوەستە بووم
حەزم لە پەیمانگای هونەرە جوانەکان بوو بەشی مۆسیقا ئیتر کە مۆسیقای لێ بە نیم سەعات و 3 سەعات گوێم لە مۆسیقا گرت دامە تەلەڤیزۆنیان لەسەر کوژانمەوە مانگە و گوۆمە چێدامە لەسەر مۆسیقا اینجا باەک تشتی تریشی پێ بوو نەیان هێشت ئینکاریان کرد باوک و دایک و برا و خوشک هەموو لێم هەستان وتیان بە هیچ شێوەیەک نابێ بچیتە پەیمانگای هونەرە جوانە بە هیچ شێوەیە هەموو دەرگایەکیان لێ داقست برایەکمی بچۆ بۆ شێوەکار وتم بابە من ڕەسم نازانم حەزم لە مۆسیقا هەر نانهێش نانێ شانۆ ئەی نەچیتە شانۆ ها شانۆی چی وەڵا ناوی شانۆم بێنە هەر سەریانە بڕیم کچێ وز بە ئەنجا دوای ئەوە بەخوا ئەو فترێ نانێش بێمە حەوشەش نانێش فۆرمیشم پڕ کردەوە نانێش دوسێ جا نردیان بە شوێنی ترنیش لە داخ بۆیە هەر هاوڕمە کرد ئازادی ئازادی من ئازادیم لێ زەوت کرا خۆ سیر مەکە مێر دەکەم نای ئازاد ئەنجا دوای ئەوە وەڵا بۆ خۆم ئەو ساڵە دانیشتم ساڵی دوای ئەوە خۆڵمە ڕژ لە بەردەرگا وڵا کابرا بەلا ماڕوسی جووا جاقینە پشیلە ئاوڕی بۆیامەوە منیشتم ئەمە چیان پیا ڕزە خواتەوە ئاوڕم بۆیاتەوە تۆش حەز دەکرد خۆ خۆشە وەڵا دوای ئەوە دوسێ ڕۆژ دوای ئەوە هاتن بۆ داوە هەر لە یەکەم بینینەوە یەکسەر یەکەم نیگا یەکەم نیگا یەکسەر گرتی تر منیش لە داخی ئەوە وتم ئەبێ شووی پێ بکەم لە بداخی ئەوەی نانێشت چمە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی مۆسیقا وی بەیان وەڵای ئەو زۆر پێ ناخۆش بوو لە داخا شوم کرد و تووشی ئەم ژیانە ئەی بۆ ژیانە ناخۆشە ئێستا ناخۆش نییە خراپ پێم بڵێ بەدەست خۆمە ئەی بزانم تا چەند ئازادی لەو ماڵی کە داوناوە 15 ساڵە لەگەڵ کاک ئازاد ئاژیت تۆ سەیریکە من حەز زۆر ئازادم دەی لە چییە؟ برنجی ئەم سامانە نییە با دڵی خۆم لە خڕەوە لە درێژەوە لێنێ بە حەوەسی خۆم زۆر لێنێم کام لێنێم کەس حەقینە جاری وا دووسێ قاپولکەژە نێرم بۆ دەرو دراوسێ شلەی چی لێ ئەنێم فاسۆلیایە لۆبیایە پەتاتەیە تەماتەیە کوڕەحەچی شلەی کەوری بۆ لێنە مەیخوا ئەمەنە ئازادم لە بڕیارانە یعنی ئەم ئازادی تۆ هەر لە ناو مەتبەخەکەیە؟ نا لە ژووری نووسنایە لە هۆڵەکایە لە هەموو شوێنێکە چۆن عادی بۆم باسکە تۆ با بۆ باسکەم ئەی لە حەوشە ئەی لە بەردەرگا حەوشە مۆشە باز مەکە باسی یعنی ئەوێری بچیتە بەردەرگا بشۆیت و حەوشە بشۆی ها لەو کاتەشە کاکە ئازادیش بێتەوە ناوەڵا نا بە دەرگا هەر جوانێ من بۆ بچم بە دەرگا بشم ئەی چۆن بە دەرگا پاگەشم بە دەرگا بۆ بشم کۆمپانیا هەیەستا بۆ دەشوا بە دەرگا ئەی حەوش ئەی لەو کۆمپانیایە بەڵێ وەڵڵای من وەکو هینم لێ هاتووە بە دەرگای ماڵەکە خۆم پاکیەکەمەوە بابا سیازادەکەی خۆمە بۆ ناڵی سەلام قسە بکە جلوبەرگ باوەسی خۆم لە بەرێکم بێ محتەشەم بێ ڕوود بێ لە ماڵەر قسە ناکە سەرەتاشم قژە هێڵمەوە مکیاجەکەم قیناعەکەمە دەمت چاوم هەچ قسە ناکەون ئازاد بۆ تۆ قسەکەی تو بۆ نا ئەوانە ناکەم ناڵێ ئەڵێ خراپە چی تریش ئیتر دوای ئەوە مانی جارێکیش ئەڵێ بچۆ بۆ ماڵی باوک وەڵڵا ئافرین ئەی باشە پرسیارێک سەنەوی سیارەکە بە ناوی کێوەیە؟ ئازادگیان بە ناوی ئازاد ئەی سۆپەرمارکێتەکەتان عەقدەکەی بە ناوی کێوەیە؟ هەر ئازادیان ئەی تەڵاقدان بەدەست تۆ یا بەدەست ئازادگیانە؟ ئەبێ بەدەست ئازاد بێ تەڵاق چۆن بەدەست ژنە خۆی نییە زۆر باش ئەی مانی جارێکی ژێڵێ بچی بۆ ماڵی باوکە وەڵا بەڕاستی بەیان ئازادیکی تەواو وەرگرت چی مۆبایلەکەشم بەلای ئازادگیانەوە ئافرین ئەزانی چی
تۆ پێویستە ئەو ماڵەی تۆ بکەنە پەیمانگایەک پەیمانگای فێربوون چی فێر بن ئەو ژن و کچانە بانکەیت و فێریان بکەین فێری ئەو ئازادی ماڵی خۆتانی بکەیت زۆر مهمە تۆزە جان قسە بکە ڕزا خواتەوە بۆ تۆزە جان قسە بکە ئەو پێم ڕابێری سێ پێکەنینێ ئەی تۆ ئازادیت نییە لە ماڵەکەی خۆتە جا ئازادی لە ماڵی خۆتا خۆشە دەرەوە چییە؟ خۆ ئازادیە چی ئازادیە؟ ڕواز بێنە بەیان هەست ئاستا وەستم هەستە میوانمانێت کێیت؟ وەڵا نانە هەینچی بەیانگیان دانیشە میوانی چی با تۆزە قسە بکەیت زۆر تەمسیلەکە زۆر زۆر جوان بوو تەمسیلەکە زۆر جوان بوو لەگەڵ کاکە ئازادی لە ماڵەوە بەڵام بڕوام کە من بڕوام بەو شتانە نییە بۆ چۆن ئازادی هەر لە ماڵەوە بێ بێ لە دەریشە ئازاد بێ قسەت بخوا قسە بکەی بڕیاردانە هەبێ لەسەر هەموو شتێک چوونە دەرەوەت بڕیاردان کە بچیتە چ خوێندنێک هەڵبژێری چ زانکۆیەک هەڵبژێریت ها چ شوێنێک هەڵبژێری بڕیاردان ئەبێ ئازاد بی لەسەر ئەوەی کە شوبەکێ ئەەکەی خۆشوو هەر نییە تۆ بچی شوو بکەیت و ئەڵقە بکاتە دەست و ماڵێکە بۆ بکات بچیتە ماڵەکەەوە جنیگەرمەوە باکشتە بۆ بگەڕمە بینی خۆمان بێ بینی خۆمان بێ سەفەرێکیان مناڵەکەم کوڕە گەورەکەم وتی حەزم لێ بچمە مەحەدی فنون منیشتم بڕۆ بە دزیەوە فۆڕم پڕکەرە و بڕۆ باوکی نەڕێیەکی کرد وەڵام اینجا هینێکمان هەبوو ئەلەم شتانە یان بە تەپلی سەریە کێ بە تەپلی سەریە یان بە تەپلی سەری ئازادە یاڕەوەی جارانم لە دڵا بوو ئەوڵێکی پێوە نام ئەو چی بکە خەری بوو ناودەمم سوێرکە خۆم نەمهێشت بەڵام کوڕەکەم هەر نات بۆ مەحەدەکە یعنی قسەکە و سەریگە زانکۆشم بە کچەکەم تاوە کچەکەشە بڕیاری خۆی بوو بڕیاری چی بوو یعنی خۆی حەزیەکە بچێتە کۆ شوو بکە یاخود بڕیار با بچێتە ئەو بەشە کام باش بەشی کوردی بوو حەزی لە زمانی کوردی کۆلیجێ بوو تم بڕۆ بە قسەی باوکم مەکە هەر شتێکی پڕ کردەوە تم هەرەوە بنووسەکە خۆ حەز لێ کۆلیژی ئادامی پێڵێن ئەوە شکر بڕیاری خۆی بوو ئیتر چی یعنی ئەوانی ئازادین دەزان بەڵام تۆ خۆت ئازاد نیت بە قوربان قەی ناکە دەیاڵە دەی خوا مناڵەکانمان لێ نەسێت هەستا جێگاکە و خەجاڵەت کرد بۆ تۆر بەجێ ناهێڵی خۆشە بخەینەوە ها بخەینەوە خۆراخەوتنیژیدا هەستە میوانمانە کێ پیاوێژنە وەڵی پیاوێکی بەڕێزە زۆر قسەزان و ڕووخۆشە من ئەم مۆزوع ئەم باس کرد وتی من نیەم بۆ لاتان بۆ ماڵتان وتم حەزەکەم میوانیمان بکەیت و خزمەتێ بدە باشە چێشتی حەزریشوانێ بابێت بریانێکی خۆشەکەی نیستە کەم بە ئەمانش کۆکەینەوەی سامان برنجە خڕەکە بریانی هەر بە برنجی خەڵ خۆشە ئەی چی پڕ یەکەم لە گوێز و بایم دێ با پیاین باشتر دەبا بچین هین بکەین ئەو شتانە کۆکەینەوانێ بینەرانی خۆشەویست من بەیان زەریفێت منیش بەیان بۆمبە خۆشەویستان خۆشحاڵە بین ئەم جارش ئەبینەوە میوانی ماڵەکانتان دەی تەوەریەم بەردامێشمان وەکو کە تەمسیلەکەی کردمان ژن و ئازادی بڕیاردان لە ماڵی بۆمبا و زەریفێ خۆشەویستان پەیوەندیەکانتان هەچ بە ڕێزێ پەیوەندی پێوە کردین لەم تەوەرەدا ئەبێ پەیوەندی هەبێ بە تەوەرەکەەوە پەیوەندی نەبێ بە تەوەرەکەەوە بە داوای لێبوردنێکی زۆرەوە
قسەی لەگەڵ آخر یعنی لەسەر تەوەرەکە بێ ئەوەی کە ئەو نواندنەی بینی بێت هی من و تۆ تێگا تەوەرەکە باسی چیەکات یعنی تکایە ئەو پەیوەندیانەی کە ئەکرێت لەسەر تەوەری بەرنامەکە بێت و لەسەر نواندنەکەمان بێت ئتر تێگەیشتن اینجا میوانەکەشمان ئەوە چێ بەیان ڕۆ سەعاتە نستوڵی خۆتە تۆش دایم هەر خەریکی خەوی سەعاتەکە ژوای لێ پیلی ئێستا بە کەڵک نایە بە شێک هەفتە حوتە خۆ سەعابێ سەعانۆ بێ لەبەر میوانەکە بێ نۆنی و بێ ئێدە بیگۆڕە خێرا ئێدە وەڵای تازە تاکەتم نییە وز بە حیامانەچێ دەلی مەکەرە وازی لێ بێنێت خوادەی دەوازی لێ بێنە بەخوا تۆ نایزانێ کێ بۆی هەڵواسی بین کوڕ کاکەمالی دراوسێمان کاکەمالی دراوسێمان بۆی هەڵواسی دەستی گۆجە هەروە دەستی گۆجە دەداینە لێ بیا ماڵە ئاوا بێ ئەبینە ژوورەوە دەبانیوانەکەەوە نەبینێ بینەرانی خۆشەویست ئێستاش میوانەکەمان هاتووە و چاوەڕێی ئێواگا فەرمووی لێ بکەین فەرموو کاک بەکرد فەرموو وا بەخێر بێ کاک بەکرد سەرچاوم بەخێر بێ یاخوا فەرموو یاخوا بەخێر بێت یاخوا بەخێر بێ کاک بەکرد مەمنونم خۆش بن یا هیلاک نەبووی لە ڕێگا ئەیکوا دەسێ پەرداخە بۆ بێنانە بۆ ماڵەکەم دەستی قرس کردە ها وڵا هاتنی خۆی هەموو شتێکە بۆ بەرنامەکەمان سپاسان بۆ جارێکی کە بەخێر بێت وەکو پیاوێکە هاتوویتە بەرنامەکەمانەوە ئەو چیت هەیە بۆ تەوەرەکە یا بۆ نواندنی من و بەیان کە ئەو تەمسیلەمان پێشکەش کرد بەڵێ وەڵام من ئەوەی ملاحەزەم کردووە لەو سەرپێیی بوو سیرکردنەکەم تاقەی ئێوە زۆر دەمێکە ئێوە ئەناسم یعنی لە وەسەتەکە تااقەتان زۆرترە لەوەی کە لە بەرنمەیەکی وایە دەرکەوتون خۆتان بە باشتر ئەبینم وەک لەوەی جا کاک بەکرێمە ئەمە نەمان پیشان نایی نا من زۆرم دی هەمووی نییەوە زۆر پێجارێ دەستان خۆش بێ بە شێوەیەکی گشتی خراپ نییە و کێشەکان دەرەخەن ئەوەش هەر جێی دەستخۆشی و کارێکی باشەکە کاک بەکرد تۆ خۆت ڕۆژانە چی ئەەکەی دەوامت هەیە کاتەکانی ڕۆژانە و بەچی بەسەرەبێت من خۆم موەندیسم بەڵێ بەس هیوایەتی شانۆم هەیە وەک هیوایەت بە بەردەوام خەریشی سیرکردنی شانۆ و شانۆگەری و تابعی هەواڵی هونەرمەندانی و هەر شوێنێک هەبێ ئەچم بە جدی قسەمەکە باش ئێرە ماڵی خۆتە لەم بیجامەشمان هەیە گەر ئیسراحەت لە ژێرەوە لە پیامایە تا چەند ڕای تۆ چییە ئەو ئافرەتانی کە خۆیان بڕیار بن تۆ تا چەند ئەم شتە بە ڕاستەزانی و بە زەڕوریێزان کەوتۆتە سەر شێوەی بڕیارەکە زۆر بڕیار هەیە تاگڕەوانە بە ژنەیە مەسەلە نەم خەنەفەیە و دیوارە ئەو کورسیە ئەو ناقەنەفۆ چییە ئەوە تایبەتی تر بڵێن ئێستا تۆ کچێکت هەیە ئەڵێ حەزم لە پەیمانگای هونەرە جوانەکانە بەشی شانۆ یا حەزم لە فڵان کۆلیجە یا حەزم لە ساقیە تۆ تا چەند هەموو بڕیارێک بەڕێی من ئەوەی لە ژیانی شخصی خۆشمە جێبەجێم کردووە تاگلایەنە نەبێ باشە ژن و مێرد بەشدار بنتیایە ڕێکەون کە ڕێکەوتن نابێ بە ئیشکال ئەوسا کە بڕیاریان نا ئەگەر نەتیجەکەی باش بێ هەر بۆ هەردووشیانە و خراپیش بێ هەردووشیان مەجبورن تەحملی بکەن و ژیانیش بڕیاری چاشیشی تایە و خراپیشی تایە لەبەر ئەوە نابێ بە ئیشکال خۆی مهم ئەوەیە کێشەکە لە وایە کە ببێ بە ئیشکال ئەژی نا ئەگەر سەیری کەیت ژن پیا و مهم نییە کامیان بڕیارێن لە شخصەکە نییە کە ژنەیە کە پیاوە مهم ئەوەیە بە عەقڵ بڕیار بە نەک بەدڵ ئێستا زۆر کەس هەیە زۆر خوێندکار هەیە زۆر کچ هەیە زۆر کوڕ هەیە
لە مەرحەلەیەکە بڵێن مەرحەلەی سێی ناوەندی کە پێڵێن نوێی ناوەندی حەزی لە بڵێن پەیمانگای کۆمپیوتەریە باوکێڵە نە بچۆ چوار ئەبێت تۆ هەندەسەم بۆ بێنی یا ئەبێت تۆ کولیەک تاواکەی ببی بە دکتۆر یعنی تا چەند ئەمە ڕاست ئەزانی چۆنیە بیرکردنەوەی ئەو کچەی کە تۆ هەتە یا ئەو کوڕی کە هەتە فەرقی نییە بەلای منەوە کچەیە کوڕە ئەوە ئیشکالەکە لەوەیان نییە بیرکردنەوەیان دایک و باوکەکە هاوکاریان بن باشترە لەو بڕیارەیە بەڕێی من بۆچی چونکە ئەو جارێ نازانێت مەسەلەن پەیمانگەی هونەرە جوانەکان چۆنە نازانێت سواری عام چۆنە نازانێت ژیان دوای ئەوە زۆر چۆنە ئەو زیاتر ئیسا من لە منیانە پرسی وەختی خۆیان و حەزەکەی ببیت بەچی ئەمە حەزەکەم ببم بە مامۆسا ئەو بەهریتە کاک بکرێت لە سەرەتای چونکە حەزم لە مامۆستایەک بوو لە مامۆستایەکم بوو معجیبی بووم خۆشمەویست لەبەرەوە تەسەور مەکرەگەر منیش ببم بە مامۆستا کاریشی باشە بەس ئەم بیرکردنەوەیە لەگەڵ واقع حاڵی ئەمڕۆیە کە سەیرەکەی حتا من بەڕێی من مەفروزە تۆ بەرچاوی ڕوونکەیتەوە پێی بڵێن مەسەلەن ئەچێتە هەندەسە بچێتە کام هەندەسەیان باشە ئەو مدریک نییە جای کاتەوە بزانێ بزەبت کامیان لە ئیسفادی خۆیەتی تۆ بۆی باسەکەی طبعی شارەزایی هەڵسو کەوتی شارەزایی حتا لە ناو مناڵەکانی خۆتایش تۆ هەز ناکەی و خەونێ ئەمرێ ئەگەر تۆ بە زۆر مردن نییە مردن با خەونەکەی ئەمرێ زانی بۆ کاک بەکر خۆ نابوو خەونەکەی بۆ نامرێ زانی بۆ نامرێ ئێستا من خۆم شخصی کچێکم هەبوو ئەوسا مەکتەبی ئینگلیزی کرابۆ نەمخستە مەکتەبی ئینگلیزی بۆ لەبەرەوەی زروفەکە ئاینوت ئەمریکیە و ترسی ئیسلامی ئەولا هەبوو ترساین لەوەی کە تەقینەوەشت بێ و زروفەکە نەمانەزانی چۆنی لێ ئێمە خۆمان کەوتینە غەڵەتەوە نەمان ئەزانی مستەقبەلی ئەم مەکتەبە چۆنە دوای تر کە مستەقبەلەکان ڕوون بۆەوە و چەند ساڵی بەسەراش و هەر منم هەر ئەو ئینسانم ئەو کاتە بڕیانم ما کە نابێ دوای بۆ کوڕەکانم بڕیارم ما کە ببێ ئەیستا کچەکە مەڵێ تۆ من کەس بووم بۆیە وەڵام منێ نەخستوەتە ئەو بۆ شێوەیە بیرەکاتەوە بەڵام من ئەو لەحزەیە تۆ زروفەکەت لێگا ئەو زروفەکەم لێگا ئەو لەحزەیە ئیسفادەی ئەوە میست و نەتیجەی کچەکەم باشتری لە هی ئافرین پەیوەندێکمان لەگەڵای لە کۆیەک هێوارخان فەرمووی هێوارخان ئەم کاتتان باش کوڕە ئەم کاتەی تۆش باش کاتی خۆتان باشتر باشتر فەرموو تەوەتان جوانەژی و ئازادی لە بڕیاردا بەڵام لە وڵاتی ئێمە بڕیاردانی ئازادی لە ئافرەتان قەتی کرا یعنی دەستا نەگەیشتێتە ئەو ڕادەیە کە بتوانێت ئافرەت خۆی ئازاد بێت لە بڕیاردان بەڵێ دەڵێن ئێستا ئێستا لە وڵاتی ئێمە نەگەیشتێتە ئەوەی کە ئافرەت ئازاد بێت لە بڕیاردانی خۆی یاتا خۆی واتە قسەکانی یعنی لەسەر قسەی خۆی دەدەبێت دەوروبەر وەربگرێت بۆی ئەوجا ئەو بڕیارەکەی خۆی بدات ئەی باشە هێڤارگیان تۆ لە بڕیاردانی خۆتە ئازاد نیت؟ بەڵێ لە چ قۆناغێکی؟ لە قۆناغی پێنجی ئامادەی پێنجی ئامادە ئەی تۆ خۆت بڕیاری کە بچیتە چ زانکۆیەک؟ بەڵێ یعنی دایکت باوکت هیچ زەختیان نەکردۆتە سەرە؟ نا خۆم یەکەم جار بڕیار دەدەم جارای ئەوم بە هەموو ڕێک ئەو جاکانە بڕیار بدەم بەزرای خۆم جاتر ئێخوا یعنی دایک و باوکە خچیانتە دەستی خۆتەوانێت کە بڕیار بیت؟ بەڵێ ئافرین دەست خۆش دەستی خۆش بێ و نمونە و زۆر بێ و ڕێز و سڵاومان هەیە بۆ دایکت و بە باوکێ زۆر سوپاس نمونەیان زۆر بێت کاک بەکر ئێمە شتێک لە ناو کۆمەلگاکەمانە دروست بووە یعنی جێی داخە بڵێن حاکمێکی ژن دادۆرێکی ژن وازی لە پۆستەکەی خۆی هێناوە بۆ شتی وات بیستووە؟ نازانم حاکمی ژنێمە هەر یەک حاکم لام وایە ئەوەی ئاگادار بم حاکمی تونت و تیژی دژی ژنان حاکمێک هەیە زۆر جار بڕیارەکان لە لای ئەوە لەسەر چی وازی هێناوە؟ لەسەر نەعەدالەتی وازی هێناوە نەعەدالەتی دەور و پشتەکەی کە نەیتوانیوە ئەو کاری کە خۆی پێی سپێراوە کە سوێنی لەسەر خواردووە نەیتوانیوە جێبەجێ بکە دەور و پشتەکە نەیانهێشتۆ جێبەجێ بکە ئەوش ناتوانێت جێبەجێ نەکە لە تاوە وازی لە پۆستەکەی هێناوە ئەمە مەکارستەیە
ئەمە کاری سەیە بۆ ژن ئێمە ژنمانێ زۆر زۆر زیرەکە هەوڵەیە لە نیوەی ڕێگایە لەگەڵ ڕێزما بۆ تۆ کاک بەکریان پیاوەکان ڕێگای لێگرن تاشە بەردەخەنە بەردەمی بەکر لەبەر ئەوە ئەفو زەریفێش قساکە حەزە لە چایە وەڵا ناخۆش نییە ئێستاچم یەک چای گەرم و گوڕ بۆیە بەدەستی تۆش بێ خۆشتر ئەو تەلەفۆنش جواب بەرەوە بەڵێ فەرموو بەڵێ فەرموو بەداخەوە داخرایەوە کاک بەکریان یان تۆ چی ئەڵێ لەسەر ئەوە یانی چۆنیە ئەو کە گەیشتە مستەوای ئەوەی ببێ بەدادوەر بەڵێ معنای وایە ئیمکانیەتی هەیە بەڵێ گەیشتۆتە ئەوەی ببێ بەدادوەر دەکرا بیشی توانایەت ممارەسەی ئیشەکەی خۆی بکە چونکە ئاستەنگ بۆ دادۆری پیاویش هەیە یعنی من بۆ مەفهومە بیر ناکەمەوە ئەمە ژن و ئەمە پیاوە لە زروفەکە حاڵەتی وا دروست دەبێ ئاستەنگەکە گەورەیە بۆ پیاویش و بۆ ژنیش ئەجینا من بەڕێی من فسیۆلۆژیتی جسمی ئافرەت توانای زیاترە و تەحملی خۆتی تەحملی زۆرترە تحملی مناڵبوون و مناڵ بە خێوکردنەکە پیاو کەمتر ئەو تواناو زۆر بە تەحملترە لەبەرەوە لەو نەوعکش سلمەکە چاکمان بۆ تێ چاکەش من تێکەم دەی باش وڵی من کە شەکر ناخۆن کەواتە قۆرەکەمان مەشکێنە چاکەمان چۆن بۆ چاپاڵی ناوێ کۆرە چاپاڵی ناوێ ئێوەڵە اینجا کاک بەکریان ئێمە نۆ وایفای نۆ شەحنی مۆبایل نۆ تەلەڤیزۆن ئەم شتانەمان نییە لە ماڵەکەی ئێمەیە ئەگەر پێویستی کرد و پرسیار بکەی بڵێ ئەو پاسوۆرتەمان بەرەینی ئەنتەرنێتەکە نییە ئێمە حەزەکەین کە میوانی یە بۆ ماڵەوە خوا مۆبایلەکە لەو ژوورەوەە فڕێماوە مۆبایل بەکار ناهێنی ئەو میوانێکەیەتی دەستەکانە خۆش بێ نابێ مۆبایل بەکاربێنێ نابێ ئەنتەرنێت بەکاربێنێ نابێ سێری تەلەڤیزۆن کە بۆ لەبەرەوەی ئێمە تو هاتووی بۆ میوانی ئێمە حەزەکەین دەموچاوی تۆ بینی لە کاتێکە کە قساکەی وەنیە یاخود تەوەرێک باسەکەی مناقەش ئاکەی لەبەر بۆ مەشغوڵی تەلەڤیزۆن ئاتخواوە هەڵقەکەی با سێریکەم اینجا قسە بکەین نە ئێمە شتانمان نێشتوە فەرموو حەیات خان حەیات گیان حەیاتی گوڵ گیان ئەم کاتتان باش زۆر سپاس ئەم کاتەوە باش دەستخۆشی کارەکەتان لێکەم بەرنامەکەتان زۆر جوانە باڕاستی دەستەوەری ئەم شەو بە تایبەتی زۆر جوان بوو دەستخۆشیتان لێکەم بەڕاستی ئەوەنی کە من لێت تێکەشت بێت تا ئێستا لە کۆمەڵگەی ئێمە یعنی خۆمان پیاوچەنە ئازادیەکانی زۆر کردین خۆشمان ڕەحمان بە خۆمان نەکردووە خۆشمان قاڵمەری زەوتکردنی ئازادیەکانی یەکتری بوون بۆ نمونە هەر کە دادە بەیانگیان کە تۆ ویستومە بچمە پەیمانگە هونەرە جوانەکان و یعنی ئەو کەسان هەشیکەنیان هێژیەکیان دایک و خوشک بوو هەر لامان کاتا ژن بوون دافەرین حەیات گیان لایک وایە وەرە سیرکە لەگەڵ تیژی بەرامبەر بە هەر ژنێ زەوتکردنی ئازادیەکانی هەر ژنێ ژنێکی تری تایە ئەگەر هەڵە نەبم وایە بەس کلتورەکەشمان وای لێ کردوین کە ئازاد نەبین لە بڕیاردانە بەڵام من خۆشبەختم بەوەی کەیتە وردە ژن ئەتوانێت ئازاد بێت لە بڕیاردان لە هەموو شتێکە یعنی تەنانەت لە شتە بەسیتەکانیشە بەڵام گرنگ ئەوەیە کە بڕیاریە لەسەر شتێک و بڕوات هاوکاری بکرێت لەگەڵا چکە بە تەنیا هیچ کارێک ناکرێت هاوکاری بکرێت نەگڕێگای لێ بگیرێت من ئەوە مەبەستەکەمانە زۆر ڕاستە ئەزین چۆنە ئێمە دژی پیاوانی ژن و پیاو بە یەکەوە تەواوکەری بەڵێ ژن و پیاو بە یەکەوە جوانن لە کارە بەڵێ پیاوان خۆشەویستی ئەمن هاوسەرمانن برامانن کوڕمانن بەڵام یعنی پیا هەر خۆشەویستە پیا هەر خۆشەویستە
يعني بژی پیاوانی پیاوانی ژنان تەواوکەری یەکەن بەڵام لێرەیە من یعنی زیاتر باسەکەمەوەیە وەرە کاتێکە مێردەکە ئازادیەکانی لێزەوت کردووی دایکی پێتەڵێ چەتی و داریشە چیتەیە لەوە زیاتر ئەوەی هێزایەوە حازریکە و بیخۆ سەر کەس بگرا پێ دەڵم ئاخرە و کلتورەکەی کۆنەکەی کە یعنی کەوا ڕاهێنراوین دەستی خۆش بێ لەسەرەوە ڕاهاتووە بڵێ دەستی خۆش بێ زۆر زۆر سپاس نمونەت زۆر بێ دەست خۆش ئەگەر ئەساسەکەی خۆشەویستی بێ چیت هەیە لە سەر سێم قاتوونە ئەگەر ئەساسەکەی خۆشەویستی بێ ژن و مێرد یەکتریان خۆشویست بڕیارەکانیش سەهلە بێ لەلایەن یعنی لە دژی یەکدا نانیشن و بیر زیاتر بیرەکەنەوە دانیشن بناقەشەیە ئەرێ تۆ بۆ ناچوڵێ لەسەو ماخۆلانتە مناقەشەیەکەن لەبەرەوە گەشتە نەتیجەیەک بڕیاری لێن کە بڕیاریان لێە ئەگەش نوێر دایمە شەڕیان و قوربەسەر بۆ سەر مناڵ ئاخر دەخۆی قەی ناکە وەڵام مناڵتیاچە مناڵتیاچە مفرۆزە بیر لەوە بکەنەوە بە قەنەعەتی من ئەگەر لە ئەوڵەوە شعوریان کرد کە طبیعەتیان بۆ یەک ناگونجێ و کە یعنی نەگواز لێبنەوە باشترێک لەوەی کە دانیشن 24 ساعت یا بیر بکەنەوە بۆی بخوایان چاکەن بۆی گوێ شەیتان کردێ وەڵام من ڕەم لەگەڵەوەیە کە دوان ڕێ نەکەوتن لەگەڵ یەکتر هەر لە سەرەتاوە مناڵ دروست نەکەن کە مناڵشیان دروستکەنە بێت دابنیشن بە دیارەوە بەڵام هەر گەیشتە ئەوەی کە نەتوانن یعنی ژیانیان بەردەوام بێت بە بێدەنگی جیا بنەوە بەڵام نەبنە دوژمنی یەکتری نییە بڕیارەکان و ێژگار وا حەدی نییە بۆ شێ نازانم من لە خۆمەوە سەیرەکەم ئەگەر پیا و مڕوونەی وەرگرتنی بڕیاری هەبێ تێبگات لەوەی کە خێزانە یعنی خۆ بە دوژمناتی یەک بۆ یەکدانیشتون بۆ خێزانێک دانیشتون لەسەر کێشەکان ڕێگەکەون حیزب گەورانە ڕێەکەون ژن مێرد بۆ ڕێک نەکەون تەنازولاتی گەورەتر بۆ یەکتریەکەن یاخۆ خۆش مێرد عیبە نییە یاساتی تەنازول بۆ ژنەکە بکەین ژن بۆ تۆی بکە هیچ عیبە نییە یعنی تر تەنازولاتی گەورە بۆ یەکەکەن ترسێ بە بڕیارێکا دەقیچێکە با ئەمەیان بە دڵی خات بە دڵی ئاغاوێ خۆتر هەسە بەیان هەر خۆ لە ئیشە دیتەوە هەسە و پیاڵانە کۆکردی من هەستەکەم کاک بەکرد ژیانێکی زۆر زۆر ئاسوودە و ڕێکوپێکی بەچی ئاز دەکەی لەقەی بۆ هاتووی بە قسەکردنەکە من زۆر بێکێشم لە خۆبێ چۆن خەڵکە ڕێنمای مام کە بەزانی ئەو ژیانە زۆر بێکێشم مناڵەکانم زۆر جۆر ڕایڵ من زۆر ئاسوودەم لە ناو خێزانی خۆمە زۆر باش و ئەوانەی کە ئەشیان ناسم و هاتوو شویانەکەم و عیلاقە و خۆشەویستیم هەیە لەگەڵیان خۆمیان بۆ ئازادی بڕیاردان هەیە لە ماڵی ئازادی بڕیاردان هەیە بە هەموو شێوەیەک بەس دوای مناقەشەکردن و گفتوگۆکردن و ڕێکەوتن و ئیتیفاق پێم نەوتی ئەوە چی ڕێکخراو بێ ماڵیەمانی ماکەم ئاوەکو ڕێکخراوەکەی تۆ کاک بەکرد برسی و نییە وەڵاهی من تۆزێک نەوسنم دایم حەزم لە خواردنی نەوسنی نەماخۆی نامەتەسەی نەوسنی خواردن دیارە نەوسنی خواردنم نەمایدا پەیوەندێکمان لەگەڵە لە نیاخان لەسەر خەتە فەربوو لە سلەیمانی سڵاو لە نیاخان باشی بەیان خان یەکسەر وەرە ناو تەوەرەکەوە کاک بەکرد برسێت خزمی خۆتانم بە کاک بەکر بڵێن من سۆلینم ئەم ناسێت ئەو ناسێ کاک بەکرد خوا پێم نەگری ئێ اینجا لەسەر من ڕێک لەو وەقعی ئێوەیە من خۆم لە پۆلیسێ ویستم بتمە کۆلێژ پەیمانگەی هونەرەجوانەکان ناڵێن چی نیان هێز جارە 23 پێشترتان بۆکەم کێ نەهێش بچی وەڵای ئیتر دایک و باوک و خێزان و هەموو دوعانە بێ کە خۆمەیکەم ئەی چیەکەی بە ساقە چیەکەی من کۆلێژی بازرگانیم تاو کرد ئێستا لە لای خۆتان لە کۆلێژی هونەرە جوانەکانم بەشی سینەما زۆر باشە ئافرین کە کۆڵ یعنی کۆڵم نەیە دوای ئەو هەموو ماوەیە هەر بۆ خەونەکەی خۆم هەوڵم ما زۆر لەگەڵ قسەکانی ئێوە یعنی کام خێزانەی کە بە خێزانەکەی کاک بەکریشەوە کام خێزانی کە پیاو ئەڵێت ئازادی نییەوە بە کچەکەم و ژنەکەم نازانجی هیچی ڕەها نییە یعنی ئێستاش
تا ئێستاش ئەمە باڵانس نەبووتەوە لە نێوان ژن و پیاوە یعنی کە ئەڵێ ئازادی میاوە خۆی ئازادی هەیە خۆ تۆ خێری پێ ناکەی یعنی چی ئازادی میاوەبی وانە قسەکە جوانە ڕاستەکەی من حەز ئەەکەم یعنی لێرەوە باوکم لە ژوورەکەی چ لە سێری پرۆگرامەکە ئەەکەم لێرە قسەتان لەگەڵاکەم ئەمێ وارێت باوکێ ئەمە بۆ باوکێ تێستم کردووە بۆ پێشکەشکاری وەک ئەگیرم لە کەناڵێک اینجا وەڵامی نێومەتەوە جارە لێرەوە پێڵم وەڵامم باتەوە ئەم جارش نێڵێت خەونەکەم بە بەلاش بڕۆ دوای 2 ساڵی تر پێ بگەم ئێمە لەم بەرنامەیە پێڵێ ڕێگرمە بە کچەکەت حەز و ئارەزوی چی هەیە بابی کات ئەگەر فەشەلیشی هێنا لە کارەکەیە بەس گرنگ ئەوەی هەوڵدانێکی کردو و ئیشەکەی بکات ئەگەر سەرکەوتوش بوو بە هاوکاری باوکت هەوڵبات هاوکاری بکات بۆی سەرکەوتو باوک ناوی چییە؟ نووری کاک نووری ئیتر ڕێزی سڵامان هەیە بۆ باوکێ بۆ کارمان هەیە بۆیەکەم و سەرکەوتوو بن و ڕێ لێ مەگرەهامان بێکەوە داهاتووی فلمسازی لە کوردستانە باشترەکەین هەموو خاتنە باشەکە سپاس بۆ پەیوەندیەکەوە سپاس بۆ پەیوەندی کاک نووریش پیاوێکی باشە من لە نزیکەوە ئیناسم لەو بڕیاری ئەم دادەیە کێشەی ئەو نەبووە بەڕاستی تر زروفی ئەو کاتە و زروفی خێزانی خۆیان وا لە بار بوو کە ئەوە بخوێنێ بەڵام لەبەر ئەوەی حەزی لە بەشی سینەما بوو ئەوەی سا لە بەشی سینەما وەرگیراوە و هیچ کەسیش ڕێگری لێ نەکردووە و ئەشپێن و من یەشێک لەوانەی کە زۆر لە ڕێی دایکی و لە ڕێی باوشیشەوە پێمەوتن و تەژیعیشمەکردن و پێشم خۆش و ئینشاءالله سەرکەوتوو جەبێ ماتۆڵ حەزی لێتی و واسەقم لەوەی کە سەرکەوتووە لە وڵاتی ئێمە باشترە وەک لە شوێنەکانی دەور و پشتمان من زیاتر لە جنوبی عێراق ژیاوم زۆربەی کاتی گەنجێتیم با بڵین لەوێ بووم لەوێ زۆر وێرانە خەڵک ئافرەت تایە زۆر قەراری هیچی بەدەست نییە بەڵام لای ئێمە باشترە خان کۆڵی نایەوە کاک بەکریانی ئەو شتێکی قورسە من کاتێک مدیرعامی کارگەکان بووم هەر بۆ نمونە بۆ تەجروبەی خۆم هەوڵم ما کارگەشی من توی سەرشنار کە بە پیشەسازی قورس دادەنرێت و سەختیشە کەمتر دەتوانێت ئافرەتیایە هەڵبکە هەموو بەشەکانی مدیرەکانی ئێمە ئافرەتماندانا بوو و بەڕسمی و بە بچین و ناوەکانیش معروفن ئەوانەی کە هینیان کرد و ویستمان بزانین سەرکەوتو بدەزێنی هیلاک بوونتیایە بەڕاستی هیچیان قژیان بەسەریانەوە نەما هەمووی بەهۆی چیمنتۆوە ئەڕووتایە بینەبوو تووشی ئیشکالە بوون و شەو ڕۆژ لە دەواما بوون جاری وا هەبوو دوی شەو تەلەفۆنمان بۆ کرد خۆی نەیەتوانی بەتەنیا بێ مێردەکەی لەگەڵ خۆی هێناوە هاتەوە بۆ معمەل لەبەرەوەی مەسئولێتی هەیە و بەڵام ئافرەتیش بوون نەبوو بە شێشەیانی هیچ و بە دەلالەت ئێمە کارگەیکی من توی تاسڵوجەمان هەبوو سەرشنارمان بوو سەرشنار هەموو سەرۆک بەشەکانی ئافرەت بوو و تاسڵوجە هەمووی پیا بوو وەک وەیکیش بێ بەڕێوە کارێکی زۆر باشە دەستە خۆش بێت بکرد نمونەت زۆر بێت پەیوەندیەکمان لەگەڵە کاک سالار لە کەرکووک زەریفی قسەی لەگەڵا بکە ئەچم خواردنەکەمان کاک سالار لە کەرکووکەوە بەڵێ لە کەرکووکەوە سڵاوتان لێبێ سەرچاوم کاکە سالار سڵاو ڕێزنێ بۆ میوانە خۆشەویستەکەمان کاک زۆر سپاس قوربان خۆش بێ بەرنامێکی جوانە و ئەمێ زیاتر کاتان لێ نەگرم سڵاتانەکەم تەوەرەکەتان تەوەرێکی جوانە لەسەر ئافرەتەوە خۆتان نەزانن لە شاری کەرکووک زیاتر ئەو سەقافەتە نەگەشتووە زیاد نەگەشتووە چونکە بەبووی تێکەڵاوبوونی کۆمەڵێک بۆ نمونە عەرەب و تورکمان ئەمانە کۆمەڵە قەومیەتی زۆرە زیاتر خەڵکەکان ئافرەتان شاراونەتەوە و زیاتر ئەوەی ئافرەت داوای حەقی خۆی ناکات کە نەوێریەکی هەیە لەم شاری ئێمە یعنی جیاوازە لە ئەگەر سلێمانی شارەکانی کوردستانەوە چکۆ زیاتر پێشکەوتووترن زیاتر ئازادی بەخۆوە بینێ بەنسبەت پرسیاری خۆ من ئەوەیە ئافرەت بۆ خۆی بڕیار نەدات بۆ چاو لەوە بکە کە پیا و یان باوک یان برا یان کەسێک کە خاوەنی ئەو کەسەیە بڕیار دەرەسە بڕیارکی ئافرەت بۆیە ینی نمونە کەسێکی خۆم هەیە دوای ئەوەی لە زانکۆ گیرا حەزی بە ڕاضە بوو نمونە وەرزشی ڕاضە تەربیە وتیان ئەبێت تۆ بێ ئینگلیزی تەواقی دایکی و زەقی ئەمانە دوای ئەوەی کە تۆ 2 ساڵ دەوامی کردووە هەر پاداژی کرد 3 ساڵ مایەوە لەو بوارەیە کەسی دواتر وازی هێنا بە بۆنی ئەوەی کە نەیتوانی بەردەوام بێت حەزی بە بوارە نەبوو
خۆشەویستی خۆی نبینیەوە ناوە بوارەیە ئەکە دووبارە گەڕایەوە لە بۆ کارێک خۆشەویستیت نەبێ ناتوانانی بەردەوام بیت بەڵێ بەتاکید دوایەوە ئێستا دەستی پێ کردوتەوە لە وەرزش لە عینە لە تەربیە پەروەردە بڕیارەکەی خۆی بەزیێنەوە خاتووی پێشم پەیوەندیەوە پێ زۆر باشە دەستە خۆش بێت کاکە سالار زۆر سپاس نونەت زۆر بێت زۆر سپاس دەکەیت بەسە تەواو بیبڕنەوە کاک بەکێر شتێکی تریش هەیە مەسەن بۆ نمونە ژن و مێردێک ژنەکە حەزەکە فێری شۆفێری بێت یەک سیاریان هەیە ئەچێتە دەورەی شۆفێریەوانە فێری سیاقە دەبێت سیارەکە هی هەردووکیانە زیاتر بە پیاوەکەیە ڕۆژێک مثل ژنەکە پێویستی پێێتی سیارەکە باتە دەرەوە ئیترمە حاڵەتە ینی تووشی حاڵەتێکە بێت سیارێک خۆی لێیە ئاوێنی لای سەکنەوانەی تر ئەشکێ ئیتر ئەم ئافرەتە بینیم زۆر تێکچوو من لەگەڵ یا بوو زۆر تێکچوو وتم بۆ وا تێکچوو کە چێکەوە شکا و چاگە بێتەوانێ و مهمەوەی خۆ سەلامەت بی وتی ئاخر وایە و ڕاستەکەی تری ئەژنۆی نەبوو یان قاچی نەبوو بڕوا بکە هەتا هاتین و ئەو شوێنی کە ویسمان بچیت وتی هینە ئیتر ڕۆشتەوە بۆ ماڵەوە ڕۆشتەوە ماڵەوە من شەو تەلەفۆنم بۆ کرد وتم چی بوو وتی وەڵی مێردەکەم زۆر لێم تۆڕە بوتم بۆ وتی تەواو وتی نابێ سیارە لێ خوڕی یعنی ئەوە کارە ساتە بڕوا بکە چۆن ئەو چێشتەمان بۆ تێکە کاک بکرد یعنی ئەوە کارە سات نییە بۆ کەی چێکە یعنی حاڵەتێکە تووشی بووە خەتای خۆشی نەبووە یعنی ئەبێ ئەو پیاوە چی بکردایە بەڕای تۆ ئەزانی چۆنیە خۆی ئەو پیاوە ئەگەر پیاوەکەش حادیسەی بکردیا هەر عینەن ئەوە چی لە وەزعەکە ئاگۆڕێ حادیسە هەر ناخۆشە یعنی وای لە ژنەکە کە ژنەکە نەیبێرا سوکان بگرێ بەدەستیەوە حادیسە هەر ناخۆشە بۆ پیاو بێت چ بۆ ژن بێ بەڵێ ناخۆشە بگرە ئەگەر بۆ ژن بێ و تازە فێر بوو بێ قەیسێکە واریدە ئیسا ئێمە من گرنگەوەی سەلامەت بوو تازە فێری سیاقەت بوو هەر بە بەرنامە ساریکی تۆزێک کۆنمان کڕی وتمان تا فێرە بێ و دەستی ڕایەت نەوەک حادیسەی شتێ بکە قەیسێکە بە هیم بێ کە دەستی ڕاهات و هەموو شتێ تەواو بوو عینەشت من خۆم وەختی خۆی یەکەم جار کە فێری سایقی بووم بە هەمان شێوە لەبەرەوە شتانە شتی وردەکاری شوکەن مەفروض نییە لە بینی ژن و مێردا وای لەو ژنەکە سقەی بەخۆی نییە سقەی بەخۆی نییە سوکام گرێ بەدەستەوە یعنی ئەوە کارە ساتە بزانم چۆن چێشتێکی یا الله یعنی کاک بەکرد چێشتەکەمان بۆ تێ بکە ئەوە زەڵاتە دەستەکانە خۆش بێ تۆمان بخەرە ئەوێ زۆر سپاس بەشی بکەم ئەما بێ من تێکەم بیکە ناو قاپە گەورەکەەوە ئێرە بوو بەڵێ ڕاست ئەو ناوڕاستە بێ برنجەکەی تیاابێ باش خۆشەویستان خۆشەویستان تا هەفتەی داهاتوو پێنجشەمبەیەکی تر و تەوەرێکی تر ماڵ ئاوایتان دێکەین زۆر بەداخۆ بەرنامەکەمان زۆر زووتەوە زۆر زووتەوا بوو کاک بەکرد ئاوانێکی چێشتی واتوان دێنێن دەتۆزێکترشی تێ بکە دڵێ بێ زۆر سپاسانەکەین هیوادارین هەفتەی داهاتوو پێتان شاد بینەوانێ لە بەرنامەی بۆمبا و زەریفێ و هیوادارم تەوەری ئەم ڕۆژتان بەدڵ بوو بێت خواتان لەگەڵ بۆ کاک بەکری چێشتەکەمان بۆ تێکە کۆتاوتە و چییە؟ خوازیاری بە بەردەوامی چێشمان بۆ تێکەی کۆتاوتە و چییە؟ دواوتم وەڵا بڵم چی دواوتم خۆشگوزەرانیتان و حەزەکەم هەموو خێزانێک کە تەفاهمیان هەبێ کە لەگەڵ ژن و مێرد لەگەڵ کچ لەگەڵ مناڵ لەگەڵ کچ بەهرەی مناڵەکانیان نەمرێنن توانن ژنێکیش کە بچێتە پۆستێکی تازەوانە هیوادارم پیاوەکان هاوکاریان بکەن و تاشە بەردی گەورە نەخەنە بەردەمی من هەر ئەوم هەیە خواتان لەگەڵ خوا حافیز